هەرێمی کوردستانی عێراق خۆی بۆ دەنگدانی سبەی 25 مانگ بۆ جیابوونەوە ئامادە دەکات. حکومەتی ناوەندی دەنگدانەکە بە نایاسایی و مایی ناسەقامگیری لە قەڵەمدا و لەم ڕۆژانی دواییدا فشار لەسەر حکومەتی هەرێمی کوردستان زیادی کردووە و داوای دواخستنی ڕیفراندۆمەکەی لێ دەکەن. تورکیا و ئێران هەڕەشەیان لە هەرێمی کوردستان کردووە. هاوکات وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئاگاهی داوەتە هەولێر و دەڵێت ڕیفراندۆمەکە مەسەلەکانی بازرگانی دەخاتە مەترسیەوە، هەروەها ئاسۆکانیش بۆ چارەسەرکردنی مەسەلە گرنگەکان لەگەڵ بەغدا لەوانە ڕەوشی ناوچە کێشە لەسەرەکان. هەرچەندە دانووسان لە نێوان بەغدا و هەولێردا بەردەوامە، بەڵام ڕابەرانی کوردی هەتا ئەم ساتەشی پێوە بێت سوورن لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆمەکە و دەشڵێن کات بەدەستەوە نەماوە. وەڵام حەز دەکەن گەلێک زڵم ماوەتێکردن، گەلێک تعدایل ماوەتێکردن، مەژید پێت ئەم سەر بخۆ بین وەکی هەمی دەولەتە ئەم ئازادانە بژین. مەژی حەقی خۆت بێ ئاخێدا بە ئاخۆمەیە. مەترسی دەنگی نەخێر کاریگەری کردوتە سەر هەڵمەتی ڕیفراندۆم، لەوانە کەناڵی تەلەڤیزیۆنی NRT ئەوەی هەڵوێستی لە دژی ڕیفراندۆم گرتوۆتە بەر. پێدەچێت ئەگەر ڕیفراندۆمەکە سەرکەوتن تۆمار بکات، مەترسی زۆری بەدوادا بێت، چونکە کێشەی زۆری بۆ هەرێمەکە لێ دەکەوێتەوە. بە تایبەت تورکیا ڕیفراندۆمەکە قبوڵ ناکات، هەروەها ئێرانیش. هەر بۆیە شیانی دەستپێکی جەنگێکی نوێی لێ دەکەوێتەوە. ئەوەی هیچ کەس خوازیاری نییە. پێدەچێت کوردەکان سوور بن لەسەر ڕیفراندۆمەکەیان، بەڵام قەیرانی لێ دەکەوێتەوە. دەبینین نەتەوە یەکگرتووەکان چرای سەوزی بۆ ئەم ڕیفراندۆمە هەڵ نەکرد و لە دژین ئەگەر ئامانجی خۆشی بپێکێت. ناکۆشی لە نێوان خودی پارتە سیاسیەکانی کوردی لەسەر ڕیفراندۆم هەیە. پارتی دیموکراتی کوردستانی دەسەڵاتدار لەگەڵ ڕیفراندۆمەکەدایە. هاوکات بزوتنەوەی گۆڕان پێشەنگی هەڵمەتی نەخێر لە ئێستادا دەکات. هەروەها یەکێتی نیشتیمانی کوردستان ئەویش ڕای جیاواز لە نێوان ڕابەرایەتەکەیدا لەسەر ڕیفراندۆم هەیە، لەسەر شاری کەرکووک کە دوێنێ دژایەتی خۆی بۆ ڕیفراندۆمەکە ڕاگەیاند.